بوو بە پشگیری و هاوسۆزیەکی گەورەی نێودەوڵەتی بۆ باشووری کوردستان. گەورەی کارەساتەکە و ئەنجامە ناخۆشیێنەکانی بووە دەستکەوتی ڕاپەڕینەکەی بەهاری 1991 باشووری کوردستان لە پاڵ چەندین مەینەتی و نەهامەتی و کارەساتی گەورەی تر بۆ یەکێک لەو کارەساتە گەورانەی بەسەر کورد و مرۆڤایەتیدا هاتووە. بەهۆی گەورەی کارەساتەکە بڕیاری 688 نەتەوەیە گرتوەکان بۆ دروستکردنی ناوچەی ئارام و پاراستنی کورد لەسەر و هێڵی 36 دەرچوو. کۆڕەوی ملیۆنی کورد لە باشووری کوردستان، هێمای ڕەتکردنەوەی ستەم و چەوسانەوە و ژێردەستی. لە بەهاری 1991دا کورد لە باشووری کوردستان بەڕووی دام و دەستگا سەرکوتکارەکانی بەعەزدا ڕاپەڕین. لەو ڕاپەڕینەدا بە خوێنی ڕۆڵەکانی باشووری کوردستان شاری کەرکووک ئازاد کرا و خەونی هەزاران کورد و خەباتی چەندین ساڵەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەدی هێنرا. بە ئازادکردنی کەرکووک تاجی سەرکەوتن نرایە سەر ڕاپەڕین. دوایەوەی هێزەکانی یاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا ڕێگەیان بە سوپا بەجیوەکەی ڕژێمی سەدام حوسێندا لە کۆیتەوە پاشەکشە بکەن و بگەڕێنەوە عێراق، دەسەڵاتی سەدام حوسێن زۆر درەندانە کەوتە سەرکوتکردنی ڕاپەڕینی خەڵکی باشووری کوردستان و ناوچەکانی تری عێراق و بە ئاگر و ئاسن خستنیەوە ژێر کۆنتڕۆڵی خۆی. خەڵکی باشووری کوردستان لە ترسی تۆڵەکردنەوەی بەعەزلیان و وەک ناڕەزایەتیەکی ڕەتکردنەوەی دەسەڵاتەکەی کۆچ و کۆڕەوی ملیۆنیان دەست پێ کرد و بەرەو ناوچە دوورە دەستەکان و وڵاتانی دراوسێ ڕۆشتن. کۆڕەوی ملیۆنی باشووری کوردستان و مەینەتی و ئازارەکانیان توانی هاوسۆزی کۆمەڵگای نێودەوڵەتی و وڵاتانی جیهان بەدەست بێنێت و چەند بڕیارێکی گرنگ لە نەتەوەگرتوەکان بۆ پشتیوانی لە کورد و پاراستنیان دەرچوو. بڕیاری 688 نەتەوەگرتوەکان بۆ دروستکردنی ناوچەی ئارام و پاراستنیان لەسەر و هێڵی 36 لە ڕۆژی 5 نیسانی 1991 دەرچوو. هێزی هاوپەیمانانیش لە بنکەی ئەنچەرلێکی تورکی بۆ پاراستنی باشووری کوردستان جێگیر کرا. ڕژێمی سەدام حوسێن لە کاریگەریەکانی کۆڕەوی ملیۆنی تێگەیشت بوو کە دواتر دەبێتە فشار بۆ سەردەسەڵاتەکەی و دروستبوونی ناوچەیەکی پارێزرا و دیفاکتۆیەک بۆ کورد. هەر بۆیە داوای دانووسانی لەگەڵ بەرەی کوردستانی کرد بۆ ئەوەی لە گەورەی کارەساتەکە کەم بکاتەوە. کۆڕەوی ملیۆنی خەڵکی باشووری کوردستان پشگیری نێودەوڵەتی بەدوای خۆی داهێنا و کردیە دەستکەوتێکی ڕاپەڕینەکە. پەیامی کۆڕەوی ملیۆنی باشووری کوردستان ئەو پەیامەی بە جیهاندا کە کورد برسێتی و ئاوارەبوون و مردن و نەهامەتی پێ باشترە لەمانەوەی لە ژێر حوکمی دەسەڵاتی بەعەزدا. دواتر لە باشووری کوردستان کورد خۆ بەڕێوەبەری دامەزراند و ڕۆژی 19 مانگی 5 ساڵی 1992 هەڵبژاردنیان کرد و پەرلەمانی کوردستانیان دامەزراند. دوای ڕووخانی دەسەڵاتی سەدام حوسێنیش لە 2003دا خەوارەی هەرێمی کوردستان لە دەستوری هەمیشەیی عێراقدا جێگیر کرا. بەڵام لە دوای 32 ساڵ بەسەر ئەو کارەساتە گەورەی کورد لە باشووری کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هێندە کاریان کرد بۆ خۆدەوڵەمەندکردنیان و دزینی سامانی گشتی هەرێم و دۆخبوونەوەی پێگەی حیزبی و بنەماڵەیی و بێبایەخکردنی دامەزراوەکانی هەرێم و شەڕکردن لەسەر پارە و پۆست هێندە کاریان نەکردووە بۆ بەهێزکردنی پێگەی دەستوری خەواری هەرێمی کوردستان و خۆشگوزەرانی خەڵکەکەی و پەرەپێدانی دیموکراسی و بەدامەزراوەی کردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەهۆی هەڵپەی پارە و هەڵەشەییشیانەوە بۆ پۆست و مانەوەی دەسەڵاتەکەیان ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتەکانی هەرێمیان لە قاڵب داوە.